ولی بەرەزان وەرزی بەروبوومی کشت و کاڵ بەروبوومی دەستی جووتکاران لە ئێستادا ئەم وەرزەیە بەڵام ئەم وەرزە بە وەرزی هەڕاشکردن بێکەڵکردن بە فیرۆچۆنی بەروبوومی جووتکارانی کوردستان بەناوبان دەگرێت. من طبعا تەقیمی ئاوازەم کردووە لە هەموو ناوچەکانی کوردستان ئێستا لە ناوەڕاستی عەلوەی هەولێری پایتەختی باشووری کوردستان لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە جووتکار و کاسبکار لێرە کۆبووینەتەوە پێشەوە بێمە بەردەما باسیەوەمان کرد خۆتان نەزانن لە کوردستانە ئێستا وەرزی بەروبوومی کشتتوکالیە کە بێگومان ئەم بەرهەمێکی زۆر هاتووتە بازار بەڵام لەبەر ئەوە وەکو پێویست پلان نیە وەکو پێویست سیستەمی بە بازارکردن نییە وەکو پێویست شەریکات و معامل نیە بۆ سەختکردنەوەی ئەم بەرهەمە کشتتوکالیە کوگانیە بەڕاد نییە ئەم بەرهەمە هەمووی بە فروواچێ لە بیرتانە پێشتر کیلویەک تەماتەی تورکی نازانم سووری ئیتر ئیرانی لە هەر ناوچەیەکی تر هاتە بێ کیلویەک تەماتە تا 2000 دیناریش ڕۆیشت بەڵام ئێستا بەروبوومی ناوخۆی ئەو تەماتە جوانە کوردیە سندوقی بە 2000 دینار ئەویش لێت ئەپارێنەوە جووتکاران بۆی دەستێکە بێ جووتکارەکان ئەڵێن ئێمە تەمەناکەین نیوەی مایەکە بۆمان بگەڕێتەوە نیوەی ئەو پارە کە سەفمان کردووە لە کشتتوکاڵیە بۆمان بگەڕێتەوە یعنی بێگومان ئەمە ڕەوشێکە کە پێویستە هەڵوەستەی جددی لەسەر بکرێت ئێمە وڵە دەین لە بەردەمەی دابێش ئەم پرسە بە تێر و تەسەلی دابێش بکەین کە ئەوەی دەکرێت ئەوەی بە دواداچوونی ڕۆژنامەنووسی بۆمان کردووە لە کوردستان 24 ئەکرێت لە کوردستانە ئاسایشی خوراک دابین بکرێت بە زیادیشەوە حتا هەوردەی شوێنەکانی تریش بکرێت بۆ ئەمە بەسەش میوانداری بەرزان دکتۆر ئەنوەر عومەر بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی کشتتوکالی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها دکتۆر تاڵات محەممەد تاهیر پسپور لە ئاسایشی خوراک مستەفا زوبێر بیلال بەڕێوەبەری هونەری لە بەرەبەراتی گشتی پلانی پیشەسازی لە وەزارەتی پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵێکی تر لە کاسبکار و جووتکاری شەرگەلێ منە خۆشحاڵە بین کە ئەم شەو پێکەوە ئەم بابەتە بە تێر و تەسەلی دابێژ بکەین بەڵێ دکتۆر لە تۆ دەست پێکەم وەکو لایەنی یەکەمی بەرپرسیار لە پێشێکی بەرنامەکەم وتو ئەمە وەرزی هەڕاشکردن و بێکەڵەکردن و بە فیرۆدانی بەروبوومی ناوخۆی ئەمە حەقیقەتێکە دواتر خەڵکیش باسەکە بوو ئایا بۆ ڕەوشەکە بەم شوەیە خۆی بەڕاستی لەم 2 ساڵەی ئەگە برێم ئەو 3 ساڵ قەیرانی 2 ساڵ و هەندە قەیرانی دارایی وای کردووە خەڵک زیاتر ڕووی لە کشتتوکاڵ کردووە بەرهەم زیاتر بووە بە حقیقەتیش ئێمە وەکو لایەنیش سەرەکی بۆ ئاسایش خۆراک دەتوانێت بڵێن کریلی ئاسایش خۆراکمان ئێستا وەرگرتووە مایە دەرگاکەی پێ بکەینەوە بەڵام لە کشتتوکاڵ دوو قۆناغی زۆر گرنگ کە یەکەم بەرهەمهێنانە کە ئێستا الحەمدولیلا بە بازووی جووتیاران بە هیمەتی هەموو لایەک بەڕێنمایەکانی وەزارەت بە پرۆژە و پلانەکانی وەزارەت گەیشتنە قۆناغێکی باش بەڵام قۆناغی دووەم قۆناغی ساختکردنەوەکەیە ئەوەی کە جەنابەت باس کرد ئەمڕۆژ پێم وایە هەر بۆیە لێرە کۆبوونەوە ئەو ساختکردنەوەیە کە بازارکردنەکەی قۆناغە بوویتە کێشە هەم ئەو بازارکردنش چەند لقێکی لێ دەبێتەوە لەوانە یەک بە بازارکردنی ڕاستە و خۆ دووەم بۆ ناوخۆ یعنی قەزدم دووەم بۆ دەرەوە سێمیش بۆ بە پیشسازیکردنی بۆ ئەوەی کە هەزمی ئەو بەروبووم بکە کە جووتیاران بەرهەمی دێن بۆ ئەوەی کە ڕەنجەکەیان بە خەسار نەچین ئەما بەڕاستی لەو ئێستا لەو فترەی ماوەی کە بەرهەمی خۆمان پێگەشتووە هەم لە گەنم هەم لە سەوزە بە تایبەتی لەوانە لە مریشیش لە وەکو پەلەوەر زیاد لە پێویستی خۆمانە هەر کاتێش عەرض زیاد بوو تەڵەب بە تەبیعەتی خۆی کەم دەبی کەوا بوو بەهای ئەو قیمەتی ئەو بەروبوومە نامینێ کە دێتە بازار یان زۆر کەم دەبی بۆیە لە قۆناغی یەکەممان لە 3 هەفت دەستمان پێکرد کۆبنەوەمان کرد لەسەر چاکسازی لە عەلوەکان هەتا ئێستا عەلوەکانیش یەک لە گرفتەکان بووینە کە ئێستا ئێمە لێرەینە یەک لە گرفتەکانی جووتیاران بووە بەرهەمەکەی ڕەواجی نییە کۆمەڵێک کێشە لە عەلوە هەیە لە بینی محافەزەکان لە بینی پارێزگاکان ڕێژەی عمولە جیاوازە ڕێژەی حەمالێکە جیاوازە ئەوانە هەمووی کۆمەڵێک گرفت بوون بۆ جووتیاران بێزگە لەو شاحینە و لەو هەموو تڕمبێلێک کە دێ ڕێگای لە جووتیاران گرتووە جێگای نییە هەندێک جووتیار لەوانەیە بە شەو بین بەرەمەکانیان بینە عەلۆ بۆی کە جێگایان بیتەوە لە 3 هەفت چەند بڕیارێک دەرچوو لەوانە 5 بڕیار دەرچوو تا ئێستا عەلوەکان دائیرەیەک نییە سەرپەرشتیان بکە لە هیچ وەزارەتێک یەکێک لەویش کاڵەنە لە هەرێمی کوردستان پلان ئێوە بۆ نمونە وەزارەتی کشتتوکال پلان هەیە بۆ زۆرکردنی بەرهەم بەڵام پلان نییە بۆ سێکتەرە و فلتەرەکانی تر ڕێک بخڕێتەوە ئەوەی کە تو باسی کرد لا زیادەکە لە ڕادە بەدەرە حەزمی ئەو بازارێکە هەیبوو نایخواتن بۆیە ئێستا تووشی ئەو حاڵەتە بووین چارەسەریەکان یە قەزم مرۆ جەنابەکە باس ئەلتەرناتیڤ چییە ئەوەیە ئالتەرناتیڤ چارەسەریەکان یەک لەوانە چاکسازی لە عەلوەکەیە گوتم
بۆ ئێستا بەڕێوەبەرە تێکنیە کە هەموو لە ئەلوەکان بێگومان بە بازار ئەلوەکان بەجەناب بڵێم ئیشی وەزارەتی کشتکار نەبووە تا ئێستا بەلەدیە لە هەولێرە ئەو بەلەدیە خاوەنیتی لە دۆک لە سلێمانی وەبەرهێنان خاوەنیتی ئێمە ئێستا گوتمان وەزارەتی کشتکار خۆمان دەکەینە خاوەن دائیرەیەش لێر دەکەینەوە مدیرێتێک ئەی تەنسیقتان لە بین نییە جا بەجەناب بڵێم کە هەموو کۆبوونەوەکەمان کرد نوێنەری پارێزگاکان نوێنەری شارەوانی دەستگاکانی خۆمان هەموو لە کۆبوونەوەکە ئامادە بوون بە ئیزماع بڕیاردرا کە دایرەیەک بکرێتەوە دایرەکەش سەر بە وەزارەتی ئێمە بیتن ئینجا لژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی نوێنەری پارێزگا لەو علوێ دەبی وجودی هەی بۆ کێشەکان خاڵێشتر لەوانە بۆ ئەو جەنجاڵیەی کە هەیە لە سیارە و لە نەبوونی جێگا مەفرەزەیەکی مروری جێگیر بکرێن ناو علوە بێزگە لەمە تەوحیدی عمولەکان کە زۆر گرنگە لەبەوەی لە سلێمانی ئێستا لێرە شێشەکە نەبوو لە سلێمانی 7% لە زووتیاری وەردەگیرە سەرباری ئەوەی کە بەرومەکەی ناڕوە 7%ش لەوی وەردەگیرە ئێستا ئەویش بۆ 6% وەکو هەولێر بڵێن دەبی لە دکتۆر سپاس بۆ تۆ کاک مستەفا یەکی لە کێشەکانی تر ئەوەیە بڕۆ لە بازارەکانی کوردستانە لە مارکێتەکانە ماجۆنی تەماتە هەمووی ئەوەیە لە وڵاتانی دەوروبەردێت شربەتی ئەنواع شربەت هەمووی ئەوەیە لە وڵاتانی دەوروبەردێت لە کاتێکە لە وڵاتی خۆمانە ئەتوانین ئەو شانە بەرهەم دێنین بۆکو پێویست کارگەنیەکە کارگەش هەبوو بێجاران ئیشی کردبێ ئێستا دەرگای داخراوە ئێوە چیتان کردووە بۆ مەبەستە پێشکی دەبی هەندێک دووسێ نقطە هەیە و تەوزیح بکرێت ئەوەن ئەو کارگانە کە پێشتر هەبوون تەکنەلۆژیان زۆر کۆم بوو جەدوای اقتصادی نەما بوو ئەو کارگانە یعنی نوێترین کارگە کە باز دەکرێت جەنابەت ئاماژەت پێکرد پێش چاوپێکردەکەش نۆهەتەکان بوو یان 20 ساڵ پێش ئێستا تقریبا ئەوە جەدوای اقتصادی نەمایە حتى ئێستا ئەمە طبعاً هەند دەدەین پژگیری ئەو کارگانەی دەکەین پژگیری ئەوە بەرهێنان و پیشە سازانە دەکەین کە دەیانەوێ با بڵێن پرۆژەی ئەگرۆ ئیندەستری لەناو کوردستان بەگشتی و هەر پارێزگایەک هەولێر یان سلێمانیان دۆگەبی بە تایبەتی دابمەزرێنن پژگیریان دەکەین بە هەموو بەو جۆرانە کە بتوانین پژگیریان بکەین بەڵام حتى ئێستا فعلەن بە پێویست نییە زۆر ڕاستە جەنابەت ئاماژەت کرد مەتەلەن بە چەند بەربوومی با بڵێن کشتتوکاڵێکی ئێستا وەرزیتی ئاوی تەماتەیە مەسەلەن پێشتر باسی پەتاتەمان کرد هەندێک شت بەڵام ئەوانە سەبر ئینشاءالله هەل دەکرێتەوە مەتەلەن پێش هەر باسمان کرد ئێستا کارگەیەک لە منطقەی شارەزور کرایتەوە لۆ تعلیبکردنی ئاوی تەماتە ئەوە یەکەم کارگەیە کە با بڵێن وەبەرهێنەرێکی لە کەرتی تایبەت بتوانانی ئەو ئیشەی بکاتن نەکەرتی گشتی کەرتی حکومی حتى ئێستا ئەمە احتیمادی کولیمان لەسەر کەرتی گشتی بوو بەڵام ئەمە سیاسەتی وەزارەتمان سیاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو خەسخەسەکردنە یعنی کەرتی تایبەتکردنی کەرتی پیشەسازیە ئەمە بەهەر شێوەیەک بێت ئێوە هەر هەوڵێکتان هەبێت بەڵام ئەوەی لەسەر ئەرزە بینێت هیچ ئومێدێک نییە ئەو ماوەتانە لە ناو خۆی هەرێمی کوردستان ساغ بکرێتەوە بەڵێ ببورە ئەمە بەڕێزان سەرنجتان ڕابکێشم ئێمە ئێستا لە ناو ئەلوێ هەولێر داین کۆمەڵێکی زۆر لە سارکەرەوە هەیە ئەو باڵهەرگرانە بێگومان سارکەرەوە لە ناویاندان ئیشەکەن بە بەردەوامی لەبەرەوە ئەگەر کێشەی دەنگی شەبێ بمانبورن بەڵێ کاک مستەفا بەڵێ هەرچەندە گوتم یعنی پرۆژەکان کە من بەڵام دەستمان پێکردی الحەمدولله بە هەمانگەیەکی باش لەگە وەزارەتی کشتتوکاڵ کە هەر پرۆژەیەکی ئەگرۆ ئیندەستری بێتن پێشکەش بە ئێمە بکاتن طبعا بە ئێمە بکەن ئەمە پژگیریان دەکەین بەڵام ناتوانین یان حتى ئێستا دەورەی و هەمان نەبووە کە جەزبی مستەسمیرەکان ئایا بیانی بی یا خۆماڵی بی لۆ ئەو پرۆژانە بوو نەبووە یعنی بەڕاستی دەورەی شتێکی تەرویجیمان نییە یعنی چ لە وەزارەتی ما احتیمال لە وەزارەتی کشتتوکاڵ شەروها بەڕاستی ئەوە ئەرچی زەنابتانە کەناڵە بەڕێزەکان دەبی یعنی پرۆپاگەندایکی باش بکەن لۆ بەرهەمەکانی ناوە خۆمان لۆ ئەو تەسیلاتانە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بەوە بەرهێنەر و یان پیشە سازان یان جوتیاران پێشکەشیان پێ دەکات سەبر دەستمان پێکردی الحەمدولله لەخوا بە زیادبی لەو چەند ساڵی ڕابردوو پرۆژە دەستی پێکردووە هەفتەی ڕابردوو دکتۆر جان ئاگدارە پرۆژێکی زۆر ئەمە بە گەورە دەیزانین بەڵام احتیمالە مقارنەی کە لەگە وڵاتانی دی بە گەورە حساب ناکرێت بەڵام پرۆژێکی زۆر جوان افتتاحکرا بزەبت چارشەمی ڕابردوو بوو بەرهەمی چپسی پەتاتە بەڵام ئێوە لایانی پەیوەندیدارن وەزارەتی پیشەسازی هەیە کشتتوکاڵ هەیە بازرگانی هەیە نزانم پلاندانان هەیە ئەو وەزاراتە هەمووی لە پێناوەیە خزمەتی ژێرخانی ئابووریان وڵاتە بکەن کەواتە ئەگەر ئێوە تا ئێستادەتان توانی بێتی خزمەتی ئەو پرسێ بکەن هەنی بگەلی لە مستەسمر و لە کەسانی تر دکتۆر ئاماژەی کرد بە خاڵێکی زۆر گرنگ یعنی جەنابتان یعنی با بڵێن ئەو فاکتەرە بەڕاستی هەردووچەند ئەوە نەبوو با بڵێن بەتەوالی نەبوو
ئێستا باری کوردستان باری ئابووری کوردستان با بڵێن کەمەک زەحمەتە بالمقابل خەڵکەکە ڕووی دایتە کشت و کاڵکردن ئێستا کە کشت و کاڵ زیاد بووە بەڵام پیشەسازی با بڵێن کارتی پیشەسازی هاتە خوارێ ئەو ئاستە یعنی بۆ بەرهێنەر ئێستا دەترسێ فەرەزەم پارەی خۆی بە ئیسtismار بکە بەلگایکی مستەفا سپاسە گەرم وڵات بێگومان ماوەدی ئەوەلی هەیە ئیتر بارێزان کارگەنی ئەم ماوەدە ساغ بکرێتەوەش مشکلەیە ئەو مشکلەکەی چارەسەرەکی نازانی بەرحال دکتۆر تەڵعات وەکو پسپوری ئاسایشی خۆراک بێگومان هەر وڵاتێکی ئاسایشی خۆراک نەبێ ئاسایشی خۆراکی گەرنتی ئاسایشی نەتەوەیەکە ئاسایشی خۆراک بنەمایەکی زۆر بەهێزی فاکتەرێکی بەهێزی ئاسایشی ئابووری هەموو وڵاتێکە لە کوردستانە خاکی کوردستان ئەو هەندێک ئیمکانیاتی هەیە دوو سێ بەقەدەر نفوسی کوردستان خۆراک بۆ خەڵک دابین بکە بەڵام ڕەوشەکە بەم شێوەیە سەرنجی دوو چێ وەکو پسپۆرێکی ئاکادمی لەم بارەیە کاتی باسی ئاسایش خۆراک دەکەین ئاسایش خۆراک بەشێکە لە ئاسایشی نەتەوەی هەر وڵاتێکدا دەبێت دابین بکە یەکەی سیاسی ئەو وڵاتەیەدا ئاسایشی خۆراکی خۆیدا بۆ ئەوەی هاوڵاتیەکان ئاسایشی خۆراکی خۆیان دابین بکەن لەگەڵ ئەوەشدا سەروەری یەکسێکەی سیاسی ئەو وڵاتەیە دەگەڕێتەوە بۆ دابینکردنی ئاسایشی خۆراکی ئەو وڵاتێدا پشت بە خۆی بەستی نەپشت بە هاوردەکردنی بە تایبەتی کاڵایەکان بەستی لە دەرەوەی وڵاتدا هەندێک کاڵای استراتیزیمان هەیە لەسەر ئاستی یەکەی سیاسی ئەو هەر وڵاتێکدا و لەسەر ئاستی جیهان پێ دەڵێن کاڵای استراتیزی وەک گەنم وەک شەکر وەک برنج وەک ڕۆن ئەوانە کاڵای استراتیزین پێویستی پێیەتی هەر تاکێکدا دابین بکرێتن ئەگە تەماشای بکەین بەرهەمی کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا وەک بەرهەمی گەنم مە ئاسایشی خۆراکی خۆمان دابین کردووە ئەگەر تەماشای وەرزی 2015 و 16 بکەین لە هەرێمی کوردستاندا تقریبان بەرهەمی کشت و کاڵی ئەوەی کە تەسمیلی گەنمی تەسمیلی سایلۆیەکانی هەرێمی کوردستان کراوە 1970 بەدەر لەوەشدا بڕێکی گەنمێکی زۆریشدا لەکن زۆتیاران مایتەوە تقریبا کوردستانیش پێویستی ئەگە تەماشای دانیشتوانی هەرێمی کوردستان بکەیت چەندە 5,419,100 مرۆڤە هەر تاکێک لەمە پێویستی ساڵێکدا پێویستی بە 132 کیلۆغرام گەنمە پێویستی هەرێمی کوردستان 715,000 بەرهەمی گەنمە بۆ ساڵێکدا بە زیادەوە تقریبا 160,000 بەرهەمی گەنممان هەیە زیادە بەڵام ئایا بەرهەمی برنجمان زیادە نەخێر تقریبا کوردستان پێویستی بە 195,000 بەرهەمی چییە بەرهەمی برنجە بۆ دابینکردنی ئاسایشی خۆراکی تاکەکاندا بەرهەمی برنجمانیشەیە ئەویش دابینمان نەکردووە تقریبا ئەویش پێویستی بە 130,000 تۆنە بۆ ئەوەی شەکر دابین بکەی بۆ هەوڵاتیاندا بەرهەمی ڕۆنەمانش زیاد بکرێت بە پێی پێویست بنەوەی تۆتیت طبعا ئەو کاتێک کەمە باسی بەرهەمی شەکر دەکەین ڕاستە خاکەکی بەپیتمان هەیە بە تایبەتی لە دەڤەرەکانی دەشتی دیبەگە و ئەو دەڤارانەدا ئەتوانین بەنجەری سوکەر بچینین و لە هاوڵاتی وەرگین ئەو کاتی کارگایەک دروستکەین لەو دەڤەرەیدا بەڵام ئایا ئەو ئیمکانیاتە هەیە ئایا جۆتیارەکانمان ڕێنمایی دەکەن ئایا نرخەکەی چۆنە لە بازار ئەو کاتی دەکڕی تەمەنەوە دەگرێتەوە بۆ ئەو دەمی کە کاتی ینی ئینپوتەکەمان حاضر بیتین بە تایبەتی بەرهەمی کشتتوکاڵیەکەماندا بەڵام لە بەرومەکانی تردا هەرێمی کوردستان پێویستی بە 2,975,000 تۆن هەیە ساڵانە لە خۆراکدا ئەوەی مەدابینمان کردووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان 1,680,000 ئەوەی هاوڕێ دەکەین 1,400 قوشیرە ئایا دابینمان کردووە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان تەمان ئەوە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی پیشەسازی و ئەوانە زیاتر دەبێتن زیاتر بەرهەمی خۆمان زیاد بکەن زیاتر پێش بکەون پەرە پێ دواتر سەرنجی تۆرەگیم لەسەر پلانی وەزارەتەنە ڕێوئاوای ڕێوشێنی ئەو وەزارەتەنە بەوە مەبەستە دکتۆر ئەمەوێ کۆمەڵێک جوتیار خەڵکێرە وەربگرم بەڵێ بەڕێز ئەگەر قسەمان بکەی سەرنجی تو چییە؟ پرسیارەکەم لەو بەڕێزە هەیە باڵێ کە باسیەوەی دەکە ئێستا ئەمە ئاسایشنی و گومرگ و نازم چمان ڕێگی خستیە و 170 لە فەلاح وەردەگرێ 170 لە فەلاح وەرناگیرێ لە بەقال وەردەگیرێ لە فەلاح وەرناگیرێ بەس باسیەوەی دەکە ئەومە کرد ئێستا ئەمە سبەیان کە سیارە لێ ڕادگەیان برسەکەمان فڕێدەن یان 6,000 غەرامە دەکەن ئەلێرە لەسەر و پێش محەلەکان کێ پارە لە واسێنێ ئەمە ڕقەمری سیارەکەمان دەنووسی مرور ئەوە دەرەوە بنکەچی لێرە دادنەوە على اساس چاکە کە لە فەلاحی کردیا ئێمە کە ڕسقەکەمان فڕێدا ئادرسکە نافرۆشێ لۆی هەوارێ بەلەدیە دەی فڕێ دەدا کەمە لەسەر سیارەوی دەفرۆشێ ئێستاوە على اساس چاکە کەلۆمێ کرێ 6,000 غەرامە دەکرین دکتۆر ئەو سەرنجە ئەو باسی ئەوەش دەکات تەماشا ئەو ساحەکە بزانین چەند بەڕاد ڕاوەستەیە سارەی خۆمان جێ ڕاگرین یعنی تازە لە کە بەرەمی تەماتە 20 ڕۆژکە گە ساغ نەکەوێت دەبێ فڕێدەی تازە باسیەوەی دەکە ئەمە چارچەمی پیلانمان دانایە و نازم چمان کردیا باشە لە پاش
20 ڕۆژکە بهم فرێدەن چ بیلانەکەی ئەمە تەماتە ئێستا من 90 سندۆق تەماتە منای بە 100,000 دیار دەیفرۆشم تەنها 300 کیلۆ دەبێت 90 سندۆق منای بە 100,000 چیرم کرد دەیدەمێ يعني هر نوت صندوق بس صندوق ب 100,000 يعني هر صندوق صندوق 1000 دينار رادوسي تقريبا لانه 100 دينار رادوسي 100 دينار تيلي بكاين باجي بيزروجي تكا ما دام يفريدين بالي سباس بالي سباس او كرو بارزق سما بك هەمیشە پرسیارەکەم لەوە بەڕێزەیە بالي دەرێ ئەوە دوو سارە پیلان دادنین کلەکەمان بەدەست گرتێ کلەکەی بەزمە دەرکەی بکەینەوە ئەمنوچی ئیبادە بووم پاش ئەوە 10 سارەم ئیبادە بوومە چۆن ئیبادە بووی بۆ نمونە چی بەسەر هاتووە ئەمن ئەوڕۆ 6 ئەمەلەم گرتێ 6,000 دایتە ئەمەلە بارە تەماتەکەم ڕنیا بابێ ئێستا 100,000 نارمدا تێ دەیدەمێ بەخۆی دەرێ کلەکە بەزمە دەرکەی بکەینەوە توکەنج دەرکە دەکەیەوە وچە من ئیبادە بووم بۆ لاتوە سەبەبێکە بۆی لۆ هەلاتیا هیچ پیلانێک نییە ئەمە پار هەموو زەرماکرد حکوومەت مادەم پیلانی نییە بابی گوت بە کاکان گوی هیچ ڕسقەچی مەچینن پلان پێت وایە چ بکات حکوومەت باش حکوومەت دەبی پێش ئەم ڕسقەکەی بچینن دستانی بابێ بریکاکە فەلا ئەتۆن دەرسقەی بکە ئەگەنا ڕسقەت لی خەسار دەبێ ئەمە گوناحبار نیە مادەم حکوومەت پێی ساغ نابتەوە وەزارەتی کشتتوکار ئەو ڕسقەی پێ ساغ نابتەوە لوچ ئەنی وەزارەتی لوچیا تۆ چیت کردووە چیت بەرەمێناوە کوجگارێک ئێستا ئەمن وەکو ئەمن چل دۆنم شنایم کردێ بەتەنێ چل دۆنم تقریبا دوو دەفتەر 25 میلیۆن دینار مەسرف کردیا بابێ 15 میلیۆن من بخەرمێنی ئەم بدەیتەوە شناکە نیوەی مایەکەیەتە نیوەم بداتەوە ئێستا ئەم شناکەی تەسمیل دەکەم بە حەقدی ئەو مەکتەبانەی بزانم با چەندم فرۆشتیە باڵێ سپاس ئەو بەرزێکی قسەمان بکە زۆر باڵێ ئەو بەرزە لە لای تۆ وەڵام من وەکو سایقلۆری ئەگەر مەجال سایقلۆری فەرموو وەکو سایقلۆری ئەیکە نزیکە دەمکەی لە قەتی باشماقی شەکەم لێو کە بارەکەین تاکەینە ئێرە 4 کەڕە دەمانقەنە سەر قەپان 4 کەڕە ئەوەش وەسلی قەپانەکانە بۆ برادەر بە ڕێزانە حەزەکە یەک بە یەک پیشانی بە ئێوە لە دێنی وەکو سایقلۆریەک لەوێ چی دێنی چی بارێ حاضر بێمە باریەکەین ماوادی کشتتوکالی دێنی بەرەمی کشتتوکالی خیاوادی کشتتوکاڵی بیبەر هاتووە 500 کیلۆ بیبەر لەگەڵ 500 کیلۆ فاسۆلیایە تقریبی 300,000 دینار بەس گومرجان کردووە ینی لە ئێستا بەردەوام بەڕبوومی کشتتوکالی دێ لە دەواازەکە یەت بەس گومرگەکەی زۆرە ئەو کاتش کە گومرگەکە زۆرە یێتەوە سەر کیلۆکە هەر زەرە لە فەقیرۆژار یا فەقیرۆژارێک کرد بەڵ ئەکەلماکێکە لەوە بەرەزە دواتر گەرمەوەڵات داواکارێک کەشبەیە ئێمە ئەگەر لە ڕێگای سماقۆلیەوە بین نایڵن داغڵبین داواکاریم لێتان لێوە هاتوشەوان بۆ ئاسانکەن بەڕێ سماوادار سەرنج دیگەشت بێت با مایکرە لەوە بەرەزە بێت دواتر گەرنەوەڵات بەلێ دکتۆرە نوێر وابزانم سەرنجەکان بۆ تبوون زۆر وازەحیش بوون وەڵام من بەڕاستی تا پێشتر قسەکەم تاوا نەکرد ئێمە پێویستیمان بە مؤسساتی تەسویقی هەیە بە کۆمپانیای بە بازارکردن چکەوە بە وەزارەت ناکەویشە ئێستا بەروبوومی دەرێمایتەوە دەبی کۆمپانیایە کەوی بیباتە دەرەوە بۆ دەرەوەی وڵات هەر بۆ ئەمەشە کە ئێمە لەگەر نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە دەرەوە فەرمانگەی پەیوەندیەکان دەرەوە پەیوەندیمان کردووە کە بازاری بدۆزینەوە بۆیە هیچ ئەنجامێک کە تا ئێستا بەڵام جەمعیاتی تەسویقی ئەوەی کە دامەزرێ نەخۆ ئێمە ئیش دەکەین بۆ ئەو ڕۆژ ناکەین ئەو بناغەیە دادەندرێ ئێستا بۆ نم لە جەمعیاتی تەسویقی بۆ زەیتون جەمعیەک دامەزراوە خۆیان بەروو مخوان ساغ دەکەنەوە بەسەکە ڕەوشەکە ئێستا بەم شێوەیە ئەگەر ئێستا چارەسەر نەکێ دوای چەند ساڵی دیکە پێت وایە هەربەتاوەتی لە ناوناوچە ئوستاز یعنی ئەو ڕۆتەماتە زۆر بوو ئێستا لەو دەمای هەموو شتێک چۆن دروست دەکرێت یعنی ناکرێ هەو بۆ شێوەی دەبی بناغی بۆ دامدرێ بناغەکان دەبی وەکو خەڵک چۆن کردیتی لە دەرەوە ئێمە دەبی وا بکەین ئەوە جەمعیات تەسویقیە ئەوە کۆمپانیای بازارکردنە ئێستا ئێمە ئەلانمان کردووە هەر کۆمپانیایەک بێ بەروبوومی جوتیاران باتە دەرەوە ئێمە پاداشی دەکەین ئێمە هاوکاری دەکەین لە ڕێگات بۆ خەرجکردن ڕێگاکەی بەس بێ بەروبوومەکان لێ بکردەوە چکە بەروبوومەکە زیاد لە خەڵکە زیاد لە بازارە جا بێمەوە سەر ئەو بەڕێزە کە دەڵێ 7% لە بەقار وەردەژی ئەو باسی سلێمانیم کرد گوتم تەوحید نەبوو لە بینی پارێزگاکان هەمومان کردە 6% وەکو هەولێر ئەوی تر کە دەڵێ مرور دێتە مرور دێ بۆ ئەوی کە ڕێگای خۆشکە بۆ سیارەی جوتیارەکان نەک بۆ ئەوەی کە شاهینەکانی کە لە دەرەوە دێن بۆ ئەوە نییە ئێمە گۆمانەکە جوتیارەکان خۆشبی جوتکارێک سەرنجەکە بۆ وتی با وەزارەتی کشتتوکال ئەو کاتێک کە من تۆ ئەچێنە بەمبلەکە کە ئەوەندە پێویستە بچێنی نەک بەم شێوەیە دوو دەفتەر و شتێک دلار صرف کردو لە نیوەکەشم بۆ بگەرێتەوە مەمنون نەخۆی بەڕاستی جوتیاریش زۆر جێ لە ئێمە ناگری بۆ شێوەی ئەگەر ئێمە پێمان گوتن هەر ئەوەندە خیاری مەکەنجارێ ئەو ساڵ خیار لە هەموو شتێک زۆرتر بوو کاکە بۆڕۆن شتێشکە بکەن یعنی ئەوکانیش ئەوان زۆر ئەو ساڵ چ ببینی چی قازانجی باشە ساڵشکە دەچی ئەوی زۆر دەچینن هەمووش بەیەکەوە دەچینن کۆ دەبیتۆ لەسەری بەڵام ئەمە لێرە بەرهەمەکان زیاد بووینە خواست کەمتر بووە
یعنی عرض زیاتر بووە بۆیە ژوای لێ هاتووە لەسەر مابەتەی ئێستا بۆ نمونە لە پەتاتەی ئەو معاملەی کە کاک ئیسماعیل باسی کرد لە ڕێ قوشتەپەی کرایەوە لە دۆڵەزەی 19500 تەن پەتاتی خۆمان دەستەوێن دەرێت یعنی ئەگەر سێ معاملەی کەمانەوە هەبی ئێمە چێشەمە لە پەتاتی نامینی بۆ ئاوە تەماتە ئەوەی کە لە شارە زوو کرایەوە ئەگەر لە چەند جێگات کە بێت و بکرێتەوە هەر بۆ ئەوم بەسەش لە 26 پێ داوامان لە وەبەرهێنان کردووە بۆ ئەوی کە بێن سەرنجی وەبەرهێنان ڕابشن ئاسانکاریان بۆ بکەیت بۆ ئەوی کە کارگە بکەرەوە سەبارەت بەوەش کە بەڕێزە باسی کرد لە دەڕێ لە زەریبەی ینی گومرگ زۆرە ئێمە خۆمان ئەو بڕیارەمانداوە لەسەر هاوردا گومرجی دابنێ بۆی کە بەرهەمی زووتیاران هاوسەنگوی بتوانن کە ساغی بکەنەوە کاریگەری هەبوو ئەو تا ڕادەیەک باشە بەڵام بەرهەمەکە زۆر زیاد ئێستا بەرهەمی دەرەوەش نەبێکی خۆیان زۆرە بەڵێ بەڵێ کاک بەسەفەیەکێکی لەو کێشانەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان باسە کرد نەبوونی بەرهەمی ناوخۆیە خەلکی ئێمە هەمووی بۆ تەمەشەخۆری کەرتی گشتی و نازانیش نەکە ناوی ئیشەکەن بەرهەمەکە ئەوەندە زیاتر لە حەجمی بازار بەڵام ساختکردنەوەی ئەو بەرهەمە تو باسی کارگەیەکی شارە زۆرت کرد ئەوە کارگەی هەریر لە تا 2004 ئیشەی کرد کارگەیەکی زۆر باشە ئێوە باسی وەبەرهێنەرەکەن هەنی ئێوە بوو هەوڵێک نادەن ئەم بەروبوومە هەموو ساغ بکردنەوە تۆزێک معنەویەت بە وجودکاران بدەن بۆی بەروبوومەکە زیاد بکەن بۆی ساڵێکی دیکە تۆزێک تاقەتێکی ترێ بێ بۆشکردن بەسەر چاو دەتوانم بە دووسێ خاڵ وەڵام بدەمەوە ئەوەن ئەمش پژگیری قسەکانی دکتۆر دەکەم یعنی ئەو شتێکە تو کو مەثلەن با بڵێن فەلاحەکان ئەو ڕۆ شتێکی دەچینی با بڵێن بەس لۆ ئەو مەوسمەیەوە یان بەروبوومی ئەو ساڵەیە ساڵێکی دی فکر دەکاتەوە شتێشکە بچینی ئەمەش کە حکومت کە پلانی دادنێ فلانی ساڵانەمان هەیە پلانی استراتیجیمان هەیە کاتو پلانەکی دادەڕێژی احتیمالی زۆرە نەک احتیمالی زۆرە ئەتوو بەروبوومەکەی لۆ ساڵی داهاتوو نەبی احتیمالی هەیە پلانەکە ئەنجامەکانی ئەو پلانە بە خەتەوات بی چەند ستێپەک بیتن یعنی ستێپی یەکەم پاش 3 ساڵ بەدەردەکەوی ستێپی دووەم پاش 5 ساڵ بەدەردەکەوی ئەو پلانەکە مەدای دەڕێژین تەواو بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانیدی لەگەڵ سەروی خۆمان یعنی زۆر شت بیری لێ دەکەین جەنابەت مەتا ئاماژە دەکەی لۆ ئەو معمەلی هەریر ئیش ناکە بۆچی باسم کرد معمەلی هەریر بەخۆی منەظەمەی فاو داینا منەظەمەی فاودا مساعدات بوو تەکنۆلۆژیاکە کەوم بوو معمەلەکە نەیتوانی ڕکابەری بازار بکاتن شتەکەیە پێدەڵێن ئیغراق السوق ئەو بەداخەوە طبعاً یعنی وڵاتانی دراوسێمان هەر کاڵایەک با بڵێن لێرە بەرهەمدینی فەرەزەن مەسەلە هەر قۆدێکی ئاوی تەماتە 2000 تەکلیف بی لەسەر وەبەرهێنەر خۆ دەبی بە 2004 بیفرۆشی على الأقل ڕوبعی لێ قازانج بکە ئەو دەچی بە 1750 دای دەبەزێن ناو بازاری کوردستانی هەمووی دەلکاکە 500 هەرزانتر ئەم دەفرۆشم مشکلە نییە فی سەبیل معمەلی تو قەپات فی سەبیل ئەتو قازانج دەکەی لەنە پەیوەندیدارەکان ئەمە سانسۆر بکەن ئەمە کۆنتڕۆل بکەن بۆی بەرهەمی ناوخۆی زیاد بێت زۆر جوانە ئەگە باسی با بڵێن بەروبوومی کشتتوپاڵی دەکەی ئەوە دکتۆر ئاماژەی پێکرد ئەوان بەڕاستی ئیزراعاتی زۆر جوانەیە وەرگتە بەڵام هەرکە دکتۆر ئاماژەی پێکرد ئەوە بە ساڵێک و 2 ساڵ ئەو جەهستی پێ دەکەی بابێنە سەر منتەجی نهایی با بڵێن یعنی ئەو شتێکە لە دەرەوەی وڵات لۆمان دێتەوە قۆدی ئاوی تەماتەیە شتی دیە ئەوەش ئێمە بە هەماهەنگی لەگەر وزارەتی کشتتوکاڵ بە هەماهەنگی لەگەر وەزارەتی دارایی بەڕێوەتی گشتی گومرگ دادەنیشین ئەو شتانەی ئەوە دەکەین با بڵێن باز دەکەین چۆن بتوانین ڕێژەی گومرگی لەسەر ئەو کاڵایەنە زیاد بکەینەوە کە بتوانی بەرهەمی خۆماڵی قازانج بکە ئێستا جامان ئەگە پرسیاتیان بەڵێ سپاس من ئەچمەلای دکتۆر تەڵات ئەو ڕێوشێنانەی کە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتە پەیوەندیدارەکان گرتویان نەتەبەر بۆ زیادکردنی بەرهەمی ناوخۆیی بۆ پشگیریکردنی جوودکار وەکو پێویستە طبعا کاتی باسی پلانداران دەکەین بە عەرەبی دەڵێتن لا تەختیتە بدون ئەرقام ئەمە ناتوانین پلاندانان دەدەین بەبێ ژمارە دەبێ بزانین ژمارەی دانیشتوانەوە چەندە بەرهەمی کشتتوکاڵیمان چەندە لە گەنم لە تەماتە لە نۆک لە نیسک لە پەتاتە لە سەوزە و مێوەجات لە گۆشتی سۆر و ماسی و هێلکە و پەلەوەر و ئەوانە هەمووی بەروبوومەکانی شیرەکاندا ناتوانین پلاندانەکە قاعدەشی معلوماتمان نەبێت ئەوەش لەبەر ئەوەیدا تەمەشا دەکەین کە کاتی باسی پلاندان دەکەین پلاندانانی هەنووکەیمان هەیە کە ساڵێکە تا 2 ساڵە پلاندانانی مامناوەتمان هەیە هەتا 5 ساڵ و 7 ساڵ دەخایانی پلانتانانی استراتیژیمانیش هەیە هەتا 15 ساڵ و هەتا 20 ساڵ دەخایەنیتن بەڵام کە کاتی باسی پلاندانان دەکەی لەسەر وەرەقە نییە پلانداناندا لە بودجەی دەوێتن پاڵپشتی دارایی دەوێتن لەلایەنی حکوومەتەوە ئەو وڵاتانەی کە کێشەی بە تایبەتی ئاسایش خۆراکیان هەیە سەتادا بودجەی خۆیان تەرخان دەکەن بۆچی
بۆ کەرتی کشت و کاڵدا نیزبەکەی ڕێژەکەی کەمێک بەرزکەینەوە لە کوردستان ئۆفیسیارە سەتایەکە سەتایەک لە سەدا دوویە بزانم سەتا دووش کەمترە ئێستاگە لە هەرێمی کوردستان بەراورد بکەین لەگە وڵاتەکانی تردا چۆن دابین دەکرێتن پلاندانانی وەزارەتی کشت و کاڵ کاتی پارپشتی دارایی نەبیتم کە کاتی باسی ئەو زۆتیانان باسی ماجونی تەماتە دەکەین هەرێمی کوردستان پێویستی بە 37,000 تۆن معجون هەیە دۆشاوی تەماتە هەیە ساڵانەدا ئەتوانێت لە ناو خۆدا بین بکەین کارگای دروستکەین لە زیاتی ئەمە ئەوەندە باڵەخانە ئەوەندە هۆتێلەمان لە هەولێرە دروست کردیە بەس لە وەرزەکانی کە جێژن و بۆنەکان دێن وەنیە ئەو کاتی هەمووی بەتاڵە وەنیە بە مالاین پارە لێ سەرف کراوە تەماشا دەکەین کەرتی بە تایبەتی تایبەتمانی شوژیان نییە بۆ ئەوەی کارگایەک دروستکە هەم لۆ خۆی سوودمەند دەبیتن هەم هاوڵاتێکی زۆر بەبێکە گەنجەکانی خۆمان بێکارن هەلی کار دەڕوخسێن بۆ ئەوەی ئیش بکەن کار بکەن بەڵێ دکتۆر سەرنجیت بەگەشت سپاس فەرموو دکتۆر بەرزبەت وەزارەتی زراعەت ستان لۆ فەلاعی کردیە یەک شتمان پێ برێکە لۆ کرابی تەنی پەتاتەی بە 12 وەرەقە و نیوی یعنی 1250 دلار لە سەمەیە کە بەس کڕینی سێ کەسەنە سێ چار کەس بە 50 دەستی دەبژێ فران شەریکە ئایا گۆ چوینە لە هۆڵندێک کە بەڕات لە هۆڵندێک باشە راتە سەر بیستانەکەی من چوینە بزان نرخی پەتاتەی لێ بە چەندە چوینە یعنی بزان سوالکەن ئەو تاجیرەی کە دەینی لۆ لێ ناگەڕن خەرچی دیکە بینیتن با بە 5 وەرەقەی بخڕین بە 3 وەرەقەی بخڕین سەرنجی تو چێوە جوودکارێکە جوودکاری سەرنجی ئەمە دەمانوێت وەزارەتی زراعی هەر نەمینێ لە بۆی هیچمە ئیسفادەمان لێ نەکردیە ئێستا کە نایلۆنی پەتاتەی 20 کیلۆی بە 1000 دیناری فرۆشایە 20 کیلۆ نایلۆنی پەتاتەی بە 1000 دیناری فرۆشایە وەزنە بەڵام پێش وەرزی پەتاتەی ناوخۆی ئەو 20 کیلۆ بەچەند دەبێت 1 کیلۆ بە 700 دیناری بوو ئێستا کە ئەمەوە پەتاتەوە هەمووتەوە هەممان دەزانین کاکە ئەگەر نییە ئەگەر دەزانە سەر بنابن لە عدودەکان کاکە ئەو سارەکە 100 تەنمان پێویستە دوای لە پشتگیری لۆ ئەو سار فەرق و جودایی لە بینی شەریکان کرا سلفی ئەکترس پشتگیریتان نەدایە تەنها کمەک نەبی بە سلفی سلڤانە پشتگیریتاندایە لۆ لێ ناگەڕن ئەو خەرکە بابچی بەکەیف خۆ بینیتن ئێستا کە ئێمە خەسار بووە پەتاتە وەرە ناو بیستانەکەی من ئێستا کە وەرە تەمەشاکە ئەگەر چەندی دێنم دوو ئەندەم خەسار نەبوو دوو ئەندەم ڕزی نەبوو لە بۆی چی لێ بکەم بەقار گەمەم پێ دەکە چیلۆم بە 110 دیناریدایە دەرێتە من هەر بە 750 دیناری دەدەم باشە لۆ لە بازاری نارن کاکە قەی ناکە ئەمە هەرزان فرۆش دەکەین کاکە ڕستمان زۆر هەر سەرنجی تو گەشت سپاسێکە و بەرزێ لە تەنیشە بزانم پێشەشی بە خلاتی بەرنامەکەتان دەکەم بە خلاتی و بەڕێزانەش دەکەم کەەوە ئەو ڕاتینە ئەوڕۆ من بخۆم باراتەماتەک مڕنیە سەلەم بە 650 کڕیا یەک سەلە بە 650 تەماتەم بە 150 دیناریدایە ئەمەلە بە 30,000 دەیڕنیتن ئەگە سیارەش بە 1000 بگری چلە زاری بداتێ کرێ فەلاچی لە دەمێتەوە شەوان دی بێلێرکوانە سەعات هەفت بێرکوان ئازر بی لە بۆیکەوە جێگات بیتەوە جێگاش نییە لێرکوان ڕایگری پەتاتەم بخۆم کردیا حەفدە تەنم کردێ ئەکترسم کردیا تەنیم بە 13 وەرەقە و نیوی کڕیا بەس مەسرف پەتاتەم تقریبان 2 دەفتەر و 22 وەرەقەیە ئێستا داهاتەکەی چەند دەسەکەوێت کە بفرۆشی داهاتەکەی نیوەم داتەوە دەیدەم ئێستا نیوەکەی مایەکەوەی تێ چووە مایەکەت کە ئاوی مەسرف کرد بەس پارێت ئۆتۆماتەکە ئەو پەتاتەکەم بداتەوە ئەو کە عادی خۆمە کام جوتیارەکان کەسی قسەمە بواکە بەڵێ ئەو بەڕێزە بە خێراتنتان دەکەم ئەو بەرنمەیە تەنها پێکەنینە بە فەلاعی لە دکتۆری دەپرسم تەمەنت چەند ساڵە لە وەزارەتی زراعە کار دەکەی هەتا ئێستا کا پیلانەکتان هەتا ئێستا کا پیلانی وەزارەتی زراعی فەلاع هەفتا دۆلم زەویم هەیە پەینی چیمیایم دەداتێ دۆلمی 5 کیلۆ ئەڵێ فەلاحیش تەقلید دەکا بوو نمونە ئەم ساڵ بەرهەمی خەیار زۆرە ساڵێکی دیکە هەمووی پێکەوە خەیار ئەچێنن و دواتر ڕەوشەکەوالێت ڕێزم بۆ جەنابی بەڵام سوال بکە لە بازیان خێر بەناوبانگترین جێ لۆ خیاری لە کوردستان بازیانە با بچی لە بازیان سوال بکە خانووی پلاسیشی لە بازیان هیچەیە هیکام بەرپرسەکانە هیکام مەسوولەکانە هیکام معافزەکانە هەنیاویش قوڕکان وەزیرەکانە سپاس بۆ تۆ بەڵێ ئەوە سەرنجی خۆتە وەکو وڵاتیەک ئیتر تۆ بەرپرسی لە سەرنجی خۆت ئێمە هاتووینەتە لێرە خزمەتی جوتیاران بکەن خزمەتی ئێوە بکەین هیوادارم لە چارچوەی ئەوەی کە پێتان باشە چی بوو ئێوە بکرێت سەرنجی خۆتان نەبێ بەڵێ دکتۆر یارە هەندێک ئەوەندە تۆڕە بۆنی تر نانە احتیادیە چکە کاتێک جوتیار بەرامەکەی ناڕوا هەروە لەبەرەوە پێشگە لە پارەشان سەرف کردووە زەحمەتێکی زۆریشان بردووە هەر خساریش دەرچوون ئێمەش خەم دەخۆین لەوان خۆمە بخۆفان یانی خەم خۆل لە بابەتی من خۆم
کوڕە زووتیارێکی فەقیریشم لە گوندان بوویمە وەکو ئەوانە کە باز دەکەن معلوماتشم لە ئێوە زیاتر وەکو زەرابت دەڵێ با بستێن دەرێ هەموو جێگای شندی وەکاکە هەر وەکو زەنابتم خەرچی گوندانم ئەمیش خەرچی گوندانم قەزدەم یعنی کوڕە زووتیار ببەرە دەنگی ناڕەوە بەرە دەنگی خەرچی گوندانم دەزانم چۆنە معاناتەکەی دەزانم ئێشەکە لای ئێمەیە جا بەڕاستی ئەگەر ئەو بەڕێزە دەڵێ وەزارە زراعە نەمینێ من پێت دەڵێم 2007 زەناب دەزانی پەتاتە چی ئەگەر وەزارە زراعە نەبووە ئێستا پەتاتە 270,000 تەن دەبوو ئەو کاتە 1000 تەن پەتاتەمان نەبوو ساڵێ ئێستا وەزارەتی زراعە وەی لێ کردووە بابەتێشتر سەربارد بەوەی کە بۆ ڕێگە بە چەند کۆمپانیاک درێ ئێستا هەموو خەڵکەوەی کە جێمان لێ دەزانن کۆمپانیا وەک وەکیلی لە وڵاتێک هەیە نابێت دوو وەکیل هەبێ ئەو کۆمپانیانەی کە تەقاوی پەتاتەی دەیسن یەک وەکیلی لێرە هەیە من دەڵێم خەڵک بەڕڵای بچیبین لێ ناینی ئەو سنفەی ناداتێ چکە وەکیلی خۆی لێرە هەیە دەچی ئەوە لە بازار لۆم دەکردەوە دەستی دوو سێ دەکردەوە ئێمە چۆن ڕێگە بەوەی بدەم بچم خەڵک لە خۆی بچیبینیتن چکە وەکیلی خۆیان هەیە ڕەوان دەکەن ئەو بابێ شەریکەی دەربینی بچیبینەوە وەکیل ئەو کاتە بەسەر هەور دوساومان دەچین کتابی پێ دێ بەڵێ بەڵام بەرهەمی ناوخۆی تو سەرنجت هەبوو لەسەرەوە کە جووتکار بوو نمونە تەقلیتەکە و هەموو بەرەو بوومە چێنێ ساڵێکی دیکە نەفسی دووبارە کاتەوە لە کوردستانە پارساڵ 1,600,000 تۆن گەنم هەبووە لە کاتێکا بە کۆدکتوری شوتیابزان و کوردستان پێویستی بە 700,000 تۆن گەنمە لە کاتێکا لێرە پێویستیان بە نیسکە بە نوکە بە ماوادی تر هەیە کە لە دەرەوە بدێت بۆ تەشجیعی فەلاح نەکەن ئەو ماوەدانەی دیکە بڕوێنێ بۆی لە بازاری سەرفیات هەبێ بەڕاستی لەسەر ئەوەی کە گەنم حکوومەت دەیکڕیەوە بە نرخێکی زۆر خەڵک زۆر ئارەزووی لە گەنمەکەی بوو بازارەکەشی باش بوو ئەوە 2 ساڵە شەمە بوو پەیدا بووە ئێمە لەو ڕۆ بەدەواوە دەبی هەم داخوازی لە جووتیاران دەکەین هەم تەوزیعیان دەکەین کە گەنمەکەی دابەزێن وەی بەربوویتکە باشتر کرد بۆ نمونە ئەوە جەناب دەڵێ نیسکە نۆکە برنجە وەکو کە پێویستەکانی سەرچیە ئەوانە یەک لە بەرنامەکانە ئەوەی کە دەڵێ پلانینە وەزارەت ئەوە پلانی وەزارەتە بەڵێ هەموو بابەتەکانی کاوان دەرێن تێدا هەیە بەڵام زۆر مەسەلەکەی دەرێت چاو دەبینی و دەستکورتە ینی ئەوەیە ینی العين بصير ولد قصير وزارەتی کشت و کاڵە لە ئەگەر پلانیش پێویستی بە بودجە هەیە دەبێ پاڵپشتی هەبێ ئێستا لە دنیای وەکو مامۆستا کاکتۆر فەرمووی دنیای کشت و کاڵ بەبێ دام ناڕوە دکتۆرە لە کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دە سەرچاوی تری داهاتە بێ یەکێک لەو سەرچاوی گرنگەکانی داهات کشت و کاڵە بەرهەمی کشت و کاڵە کە لە هەرێمی کوردستان ئاوە هاواکەی خاکێکی حتا سەرمایە مرۆویش هەیە بۆ دەستە بەرکردنی ئەمە ئایا مادام حکوومەت و ئاڵێ یارمەتیەوە ئەدات تۆزێک لە بودجێوە زیاد کردووە ئێمە لە سەرمان بوو کە پلانمانداناوە پرۆژەکانمانداناوە بەو پرانە پرۆژەی ئێمە دەتوانین بەڵام هەر چارچەوەی ئەو دوڵاپەڕەیە ئەلە ئوستاس دەتوانین بێزگە لە ئەوەی کە بگەینان ئاسایش خۆراککە پێی بڵێن کە خەممان نەمینێ وەکو هەرێمی کوردستان بۆ داهات و ئەگەر ڕیفراندۆم و بۆ سەربەخۆی بکەین بەرەو سەربەخۆی بڕۆین ئەو کێشەمان نەمینێ بێزگە لەمەش نزیکەی 138,000 هەلی کار زیاتر دەدۆزینەوە بۆ خەڵک کە ئیشی لێ بکە سێمینیش زیاد لە تریلیۆنێک دینار بزە بۆ حکوومەت دەجێڕینەوە ئەگەر بەو بزەیە کە داواما کردومان دەرێ بە زیادەوە ئێمە دەیاندەینەوە لە هەر دۆلارێک ئەتاندنی ئومێدێکە لە هەر دۆلارێک دام ئێمە دەتوانین $2.5 بدەینەوە ئەتاندنێ ئومێدێکە چاوەڕێن ئێستا دەرێن موافقیان کردو لەو فترەیە چاوەڕێنە بێ هەر هیچ نەبی هەندێک لەو بازارێک ئومێدێکە هەیە بڵێ ئومێدێکە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکی جدیە ئەوەی پێیان گوتین موافقیان کردووە بەزمایە بێتن دەست پێ بکەین بۆیش داوا لە کۆمپانیەکان دەکەین داوا لە نووسینەکانی عالوەکان دەکەین ئەوەی بەروبوومی باتە دەرەوە ئێمە پاڵپشتی دەکەین بۆ ئەوەی کە باتە دەرەوە بەڵێ کاک مستەفا دکتۆر تەڵات باسیەوەیکی کە لە کوردستانەوە بەرهێنا لە کۆمەڵ سێکتەری تر کراوە کام سێکتەرانە بوونە بارگرانی بەسەر خەڵکیەوە بوون نمونە لە کەرتی وەبەرهێنانی خانوبەرەیە کە بە 100,000 کرێکی لە کوردستانە بە 100,000 یەکێ نیشتەجێبوونی شەوەندە گەرانی کەس ناتوانێت بچێتەوە بکرێ لە سێکتەرەکانی تر وەبەرهێنار نەکراوە ئێوە چیتان کردووە وەکو وەزارەتی پیشەسازی بۆ ئەو مەبەستە کە لە کەرتەکانی تریشە بەرهێنان بکرێت ڕاستە زۆر ڕاستە ئەمە پژگیری طبعاً وەبەرهێنان دەکەین لە کەرتی پیشەسازی بەڵام کە جەنابەت ئەو شتەی بازەکەی جیاوازیەکەیە ئەو شتێک کە باز دەکرێت لە وەبەرهێنان عیدی دەستەی وەبەرهێنانە عیدی وەزارەتی پیشەسازی نییە ئەمە بەش بە حاڵی خۆمان لە وەزارەتی پیشەسازی ئەمە پاڵپشتیەکی زۆر بە قووەتی کەرتی پیشەسازی دەکەین هەتا پێش ئەو قەیرانە داراییە بانقی پیشەسازی هەبوو ساڵانی 2011 و 2012 و 2013 یعنی پێشینەیەکی زۆر قەرضێکی زۆر درا بەو برادرانە بۆ پیشەسازانە بۆ وەبەرهێنانە کە ویستیان یان لەسەر ئەرزی واقع پرۆژە پیشەسازیان دامەزران ئەو کاتی لەخوا بە زیادبی با بڵێن گشت سەکتەرەکان ئیحتیمامیان پێدەدرا بەڵام لەو 3 ساڵە کە با بڵێن تووشی ئەو قەیرانە داراییان نەبووین ئێستا مە زیاتر بەڕاستی ئیحتیمام دەکەین بە ئیحتیمامی خۆمان دەدەین بە
کەرتی پیشەسازی خۆراکی یعنی ئەگرۆ ئیندەستری لەبەر ئەوەی ئێستا بەتەم کەرتی بیناسازی هەروەک دکتۆر ئاماژەی پێکرد کەرتی بیناسازی تقریبان ڕاوەستاییان بە بڵێن بە وترێکی زۆر زۆر بەبەتی دەڕوە ئێستا کەرتی غیدایی زائیدەن کیمیکەل ئیندەستریانی کیمیایی ئەو شتانە کەمەک پێشکەوتووە و خەڵکەکەش ئیتمامی پێدەدا ئەمە ئیتمامیان پێدەدەین و کەسیش حتا ئێستا دەرگەی مەیلی نەدایە ئەمە ڕەتمان کردبی مەبەست بەرهێنەرە وە بەرهێنەر و بڵێن وە بەرهێنەر ئەی حکوومەت یاریمی کوردستان لایەنەکانی ترکە بتوان زیاتر دەعمتان بکەن بۆی زیاتر کارگە زیاتر بکەن زیاتر بەرەبوومی ناوست بخۆی قساق بکەن ئەوە جوانە قسەکەت ئەوە تقریبان حەڵقەکە چۆنە مثلا ئەمن دەبی هەر وەکو ئاماژەمان پێکرد ئەمە دەستگایکی تەرویزیمان نییە لە ئەو شتەی سەراحەتەن ئەوە ئیشی دەستەوە بەرهێنانە دەبی تەرویز لۆ گشت پرۆژەکان با بڵێن بکاتە لە بینی خۆتانە تەنسیقەکی باشمان هەیە بەڵام دیسان نفسی قسەی دکتۆری دووبارە دەکەینەوە ئەوە هەموو احتیاجی بە پارە هەیە هەموو احتیاجی بە بودجەیە کە من مثلا ئەمن هەر حدەسەکەم هەر شتەکەم دەبی کە پارەم نەبی ئیعلام بکەم کە پارەم نەبی لە جەریدەی بڵاوی بکەمەوە کە پارەم نەبی لە تلڤیزیۆن بڵاوی بکەمەوە خەڵک و دەزانێت بەڵام پارە بۆ کەرتێک سەرفەکەی کە پارەدار بێ بەرهەمدار بێ کە ئەنگۆ ئاگادارن کەس ئاگادار نییە لەو شتەی بەڵێ کێمە جوتکار تکایە کێ قسەمان بووەکە فەرموو ماما پێشەچین بە خێراتن داوێن بە خێرەوە بە ڕێزانەکەم سپاسەکەین پێشان فەلا هەر مەکتەبەك سندۆقی دەدا فەلاحی ئێستا سندۆقە نەما سندۆقەکەی ئەمە پارەمان کرد هەر قلێک 750 دیناری نزیکی دەم یەک دوو ڕۆژان سندۆقەکان 250 دیارن دێخسە سەر فەلاحیان سەر مشتری لۆریەکان جەماعەتی زراعی تەبلیغیان کردم گوتیا کاکە ناوێ ئەو شتە هەبیتن ئێ باشە کە سندۆقمان نەدەنێ دی وەزارەتی زراعی پلانتان چێت ناو سندۆقمان لۆ دابین دەکەن قەپان کێشەی قەپانی هەر سیارەی دەسەسە قەپانی 2000 دیناری لە فەلاحی دەبڕم هەر بارگرانەکە لەسەر فەلاح بەس خێری بۆ خۆی نیە خێری بۆ هەموو کەسێکی هەیە بەڵێ کا وەزارەتی زراعی پلانتان بەڵێ سپاس ئەو کێشانەی سندۆق شتیوانەمان لۆ حەڵکەنداوەمان بەڵێ ئێمە هیوادارین کێ قسەمە بووەکە کێتە قسەمە بووەکە بەڵێ پێشەکی بەخێر هاتنی بەرنامەکەتان دەکەم ئەمەش هەمان وەکی پرسیاریا و خاڵەیە کێشەی سەلەمان هەیە سەلەیە قەلی بە 750 دیناریە لێرە کیلۆی تەماتای بە 150 دیناریە یعنی کا ئەو کێشەل و هەتا ئێستا حەل نەکرەوە بەڵێ سپاس بەڵێ دکتۆر تەڕات ئەوەی کە ئەم فەلاحانە باسێکم بەڕاستی جێگای ئەسەفە کە ئەو هەموو هەوڵدانەوە هەموو ئیشکردنەوە هەموو پارە سەرفکردنە دواتر کابراوا دەرچێت ئیفلاس بهانی چی بکرێت کە ئەم کێشە ئەنی بە شێوەیەکی ئەلمی ئەگەر سەرنجت هەبێ وەکو پسپورێکی ئەکادمی نەک لێرە بەشکەم حکوومەتی هەرێمی کوردستان لایەنەکە لێرە باڵاتر گیان لێ بێ بۆی توزێک خەمیام ئەم خەڵکێ بخۆن برای منە ئەمەش بەشێکی لە جۆتیار بە خۆمانیشات جۆتیار بووینە کاتی خۆیدا گەیشتە ئەو خۆناغی دەبێ حکوومەت بەڕاستی نانی پلانی هەبیتن لەگەڵ ئەوەشدا پاڵپشتی داراییشی هەبیتن بۆ بەجێبەجێکردنی ئەو پلاندارانەدا لەسەر ئاستی بۆ ئەوەی زیاتر خزمەتی زۆتیاران بکە شتێکەیە پێدەن ئینپوت بە تایبەتی مدەخەلاتی ئینتاچ چۆن بەرهەمەکان هاوکاری دەکەیت چۆن زەدوای اقتصادی بۆ ئەوەی کە زۆتیارەکان سەرکەوتوبن لە بەرهەمەکە بە کەمترین نرخ کە دابین بکرێتن تەمەشا دەکەین عیپەینی کیمیاوی نرخەکەی گرانە تۆکە نرخەکەی گرانە مادەی قڕکردن نرخەکەی گرانە وزەی کارەبان نرخەکەی گرانە گازوایلەکە نرخەکەی گرانە بانزینەکە نرخەکەی گرانە ئەوە هەموو تەسیراتی خۆی هەیە لە پرۆسەی بەرهەمهێنانی کشتتوکاڵی لەو دەڤەرەیدا کەمە دەژین لە هەرێمی کوردستاندا ئەگەر ئەم شتانە نرخەکەی کەمێک باش بیتن کەمە گونجاو بیتن کەمە کاوکاری فەلاح بکرێتن کەمەک بە تایبەتی ینی زۆتیاریش ئەو کاتی دێتە سەر پێی خۆیدا لەگەڵ ئەوەشدا تەمەشا دەکەین لە هەرێمی کوردستان سنتەری تۆژینەوەی کشتتوکاڵیمان نییە ئەگە هەمانیش بیتن تۆی بڕواپێکرامان بۆ دابین ناکاتن بەو ئەندازەی کە خواستی بە تایبەتی زۆتیاران دابین بکات لە هەموو بەرهەمەکان لە هەموو تۆەکانی کە هەیە لەگەڵ ئەوەشدا کارگای پێینی کیمیاویمان نییە هەمووی هاوردە دەکرێتن ئەوش بەخۆ دەزانانی ململانەی بازرگانی بزنسە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هۆکارەکە کە نرخەکەی بەرز دەبێتەوە دەبێتن حکوومەتی هەرێمی کوردستاندا زیاتر هاوکاری زۆتیاران بکاتن زیاتر
پرۆژەی ئاودێری تەواوکەر بەخۆت دەزانی پرۆژەی ئاودێری کە کاتی ئەمە تەماشا دەکەین دەشتی دیبەگەمان هەیە دەشتی شەمامکمان هەیە دەشتی ڕانیەمان هەیە حەریرمان هەیە ئەو کاتی ئاو دابین بکرێتن بۆ ئەم دەشتانەدا ئەو کاتی زیاتر دەعین تەماشا دەکەین بەرهەمەکەشی 16 زیاد دەبیتن و ئاسایشی خۆراکی کوردستانیش دابین دەکرێتن و بەرومەکانمان دەڕاتن بۆ دەرەوە و خاصی لەسەر دەبیتن بەڵام تەماشا دەکەین نانی نەبوونی بەتابەتی پرۆژەی ئاودێری لە هەرێمی کوردستان ئەم ساڵ پارێزگای واست لە ناوەڕاستی عێراق یەکەم پارێزگا بوو لەسەر ئاستی عێراق بۆ بەرهەمی گەنمدا بۆچی چونکە پرۆژەی ئاودێری زۆر بوو بەڵام تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان زۆر مەحدودە 12 بەتابەتی ڕوبەری زەوی کوشتتوکاریمان لە هەرێمی کوردستان ئاودێرە چۆن پانتایەکان زیاد دەکەین دەبی لە ژێرچی لە ژێر گۆڕانی ئاوهەوا تەماشا دەکەین ئەو دوسێ ڕۆژەی پلەکانی گەرما بەرز بیتەوە لە هەرێمی کوردستان بەرومەکانی شتێک چوو بەرهەمی شووتی تێک دەچی بەرهەمی خیار تێکەسی بەرهەمی تەماتە تێگەسی ئەوانە هەموو تێک دەچی دەبێت تۆک تۆچی بڕوا پێکراو بەڵێ دکتۆرەمە ئەوە سەرنجێکی زۆر گرنگە بکەمە پرسیارێک بۆ دکتۆر ئەنوەر لە کوردستانە 30 ملیار مەتر سێجا ئاومان هەیە ئێمە حتا لە ئێران و تورکیا لە هەموو زۆربەی وڵاتانی ناوچەکە دەوڵەمەندین بە ئاو بەڵام ئەم ئاوا وەکو دکتۆر ئەڵێ وەکو پێویست بەکار نایدرێت پلانتان چییە بۆ ئەمە ڕوبەری ئاویمان هەبێ ڕاستی ئاودێریمان هەبێ ئاو گرنگە ئاو ژیانە وەکو بەرومەکان تریش نییە ئەگەر ئاو نەبی ژیانیش نامینێ بەڵام کە ئەگەر هەبی و بەکار نهێنی وەکو ئاەتی قورآانی پیرۆز وەجعلنا من الماء كل شيء حي بەڵام ئەوەی کە هەیە ئێمە پێویستەکەمان تەواوە بەڵام ئیدارەکەی باش نییە بەڕاستیش لەبەر ئەوەیە کە لە بینی چەند وەزارەتێک ئەو ئەرکەدا بەش بووە ئێستا بۆ نمونەگە باسی ئاوی خواردنەوە و ئاوی بۆ ماڵان بکەین ئیشی وەزارەت شارەوانیە بەڵام ئێستا بڕۆ لەو شاران دەگەڕی یەک گێس ئیش ناکە یەک ئەو معیار و مقیاسی کە دانراوە پارەشیان لە خەڵک وەگرت ئیشەکەش ناکە ئاوەکەش دەڕوا چەندی بڕوا کەس هەر نیە بە پێی مەساحەی خانەکەی پارەی لێ وەردەگری هی دوام هەتا لە کشتتوکاڵ ئەو بیرەکە دانراوە بە چەندی دەدەینیتن بەکەیف خۆیتی ئەوە ناکرێت لە هیچ جێگایشی ئاو نییە ئاو سلعەیەشی ئابوووریە ئاو سلعەیەشی خۆڕایی نییە لە گۆڕێ بەکاربێتن کەواتە سەرنجێکی دیکەشە بووە سنتەرێکی استراتیژی گرنگی کشتتوکالی لە کوردستانانیە لە کاتێکە بابزانم لە زۆربەی زانکۆکان کۆلێجی کشتتوکالی لە کوردستانە تا ئێستاش لە کوردستان زۆربەی هەرە زۆری کردنی کشتتوکال بە شێوە تەقلیدیەکەیەتی چون چارەسەر ئەماکەن نابڕاستی هەندێک ئەوەی تۆری ڕاستکەمەوە ئێمە لە ستا 20 ساری زەویمان بەراوە لە ستا 12 نییە دومینیش سنتەرەکانی تۆژینەوەمان هەیە بەڵام وەکو پێویست لەوانەیە فعلەن هەموو شتێک نەکەن وەکو سنتەرێکی عالەمی نەبی ئەگەنا نەبەس باشە لە ئاسی خۆی باشە لەو بێبجێیەی کە هیتی توانایشی باشیان هەیە زۆربەی تەجروبەکانیش لەوێ دەکرێت ئینجا دەگوازرێتەوە بۆ فەلاحەکان ئێستا بۆ نمونە گەنم ئێمە لە هیچ ساڵێک لە 2006 و 5 و خواتر هەتا هەفت واشتیش لە 250,000 تەن گەنمیان زیاتر نەبووە ئەدی بۆ ئێستا ملیۆنەک و 200,000 تەن گەنمان هەیە ئەدی ئەوە بە ئەنجامی ئەو تۆژنەوە نەبووە بانزامی تۆی باش نەبووە کەیش بەڵام سایلوکان وەرناگرن جوتکارایە ئەوە 3 ساڵ حەقی گەنمەکەی وەرنەگرتووە ڕاستە ئەوە کێشەیەکە ناخۆی ئەختا ئێستا ئەو کێشەیە لە دوای ڕزگارکردنی عراق بووە عادی بەغدا بەڵام بەغداش ئێستا کریلەکەی دیتەوە کە لە چێ کێشە بۆ کوردستان پەیداکە نەوتەکە کێشەی پەیدا کرد گەنگە لێرەش پلانتان نەبێ و کێشەیە چارەسەر بکەن بودجەکە کێشەی پەیدا کرد ئینجا گەرمەکە شاتە سەری هەر گەرمەکە مابوو عراقەکە لە گەروان مابوو گەرمەکەشی بۆ کێشە ئێستا ئەم ساڵ 442,000 تن لە 137 گەرمی هەرێن دەکردەوە کەواتە ئێوە بۆ ئەوە چیتان کردووە لەبەرەوەش ئێمە ئەو پرۆژێکی خۆمان هەیتمان بەرزمان کردەوە لە ئەنجومەنی وەزیران بەڵام بەڕاستیش لە بە قەیرانی داراییتەوە خۆ ناکەم حکوومەت بتوانانی سەیرە قەیرانی ئەم سێکتەرەی مەباسەکەن ئەمە پارە بە حکوومەت دێنێ ئەمە شتێک نییە کە پارە لە حکوومەت بباوکو و پرۆژەکانی تر شەڵ ڕێگای و بەرنامەی جەنابەت بەرپرسەکانی مەژیان لێ دەبی بۆی کە ئەو بودجەیە کە دەمانەوی بۆمان دابیکەن بۆی کەمە بە سێقات بیان دەینەوە ئەغا توش بەرپرسێکی دیار و گرنگیشی لە وەزارەتی ئەوە تا لەسەرەوە شەوە یعنی لەسەری خۆمان ئێستا ئەنجومەنی وەزیرانە دەزانی پلانی یەک لەوانەی گەنمی کە لە سەرەتایە لە بیدایەتیدا هەیە دەبێت ئێمە چارەسەری بکەین ناکرێت دوتیار خۆی لە بازار ڕژبەسی بیفرۆشتەوە خەڵک لێ بکڕی بەکەی خۆی ساڕەکەی دابنێ ئەویش خەبی لێ خواردیە و ماندی بۆ پێوەی بەڵێ دکتۆر ئەگەر پرسیار مبارەزت بێ لە کوردستانە لەم کاتە بەتایبەتی زۆرترین سمینار دەکرێت زۆرترین توێژینەوە کرێ و پلان و ئەوە دکتۆر چەندجارە پلانێکی بەرز کردێتەوە پلانی منە بەڵام لە حسەر ئەرز شتێکی ترە ئەوانەیە کە ئیدارەی داوایرەکانەکەن خەڵکانێکی ترن شتێکی ترن زۆر جار باسەوەکی کە بە میزاج تەعاملەکەن کە زۆر جار کێشەی وەزارەتی لە بینی وەزارەتی گەشتوتە حەدێک لە محکەمەیەک لای بووتەوە کاتی باسی وەزارەتی کشتتوکاڵ دەکەین
لەگە وەزارەتی خودبینی باڵا بە تایبەتی کۆلیزی کشتتوکال هەماهنگجی نیە ئەگە هەماهنگجی شەبی زۆر کەمە بە تایبەتی چکە پەرەپێدانی کردی کشتتوکال بە لەلەنی زانستی دەبێت هەماهنگجی هەبی لە نێوان کۆلیزی کشتتوکال و وەزارەتی کشتتوکالدا چکە پارێکی زۆر سەر دەکرێتن لە خوێنکارەکان لە قوتابیەکان لە مامۆستایەکان بۆ ئەوەی دەرەوە تۆژینەوە بکەن تۆژینەوەی زانستی بکەین بەڵام ئایا ئیش بە ئەو تۆژینەوە زانستە دەکرێتن لە ئاستی هەرێمی کوردستان من دەڵێم نەخێردا لەبەرچی لەبەر ئەوەیدا لانی پراکتیک لەسەر ئەرزی واقع بە ئەستەمە لەسەر قسەکانی بە تایبەتی ئاودێری هەرێمی کوردستان 124 من لەسەر ئاستی عراق بەخۆی ئەتڕۆحی دکتۆرەی من لەسەر ئاسایش خۆراکی عێراقا بە تێروانیی جوگرافیای سیاسی لە عێراق هەمووی 127 چکە زۆر پرۆژەی ئاودێری هەیە تقریبا لە هەر ئەوە دراوسێمانە لە کەرکوو 400,000 بەس دۆنم عەردی هەیە ئاودێرە بەس پێم وانییە لە هەرێمی کوردستان 124 بیتن لە ئەو پەڕی 115 زیاتر نییە چکە کاتی باسی داتا دەکەین لە هەرێمی کوردستان داتایەکان وەرا ئەلمێزە بە تەخمینە و بە تەقدیرە و بە خەملاندنە داتایەکی ڕاست و دروستمان نییە لۆ بەرهەمی کشتتوکاڵی چەند بەرهەممان هەیە چەند زەویمان چاندووە چەندمان نەچاندووە چەند برپشتمان هەیە ئاویدا ئەوانە زۆر نانی بە تایبەتی داتایەکان سەحینە بۆ ئەوەی باسی ئاسایشی خۆراکت کرد لە هەرێمی کوردستان بە کورتی دکتۆر بە کورتی باسی دەکەین تەمان ئاسایشی خۆراک سەرچاوی ئاسایشی ئاو سەرچاوی ئاسایشی خۆراکە تەماشا دەکەین لە هەرێمی کوردستان ڕاستە وەک دکتۆریش گوتی کارجێری ئاومانیە لە هەرێمی کوردستاندا چونکە ئاو سەرچاوی ژیانە هەر ئەو کیلۆ تەماتەی کە ئەو برادرانە هینایتان هەر کیلۆیەک تەماتە 800 لتر ئاوی دەیە تا پێ دەگاتن هەر تەماشا دەکەین کیلۆیە خەیار تقریبا 300 لتر ئاوی دەیە تا پێ دەگاتن کیلۆیە برن 3000 شتێک لتر ئاوی دەیە تا پێ دەگاتن بەڵام ئایا پرۆژەی ئاودەریمان هەیە لە هەرێمی کوردستان نەخێنیتمان سەرنجی تو گەشت دکتۆر ببرە کاکی مستەفا لە کوردستانە بەدەیان کارگایە لەسەر دەمیرە بردووە لە کوردستانە دروست کراوە بەڵام دەرگای هەمووان داخراوە هەیە بەکەرتی تایبەتیش دەراوە ئەوی شەکو پێویستیشی تیان نەکراوە ئێستا هەموو بەڕۆبوومی ناوخۆی بەم شێوەیە دێت کە خۆتان نەبینن چ ئومێدێک هەیە چ هەوڵێک هەیە بۆ ئەوەی فعلەن دەرگام کارگانە بکرێتەوە لە کوردستان ئێدی ئێمە دووشاوی تەماتای خۆماڵیمان هەبێت ئێمە شەربەتی میوەی خۆماڵیمان هەبێت سێوی خۆماڵیمان هەبێت بوو نمونە لە دەڤەری بەرواری باڵا و مەنتەقی ئامێدی دەیان 1000 تۆنی سێوی زۆر نایە بەرهەم دێنێت هەمووی ئەڕزێ لە ناوچێ لەژێ لەبەرەوە نازان چۆن ساغ بکەنەوە ئەگەر باسی بێژگە لە هەناری شارە زۆر و بێژگە لە گەندم و بڵێ ئەگە باسی کارگە حکومیەکان دەکەیت جەنابەت کارگە حکومیەکە پێشەکان چەندین جار هەر ینی بەخۆشم ئاگادارم لە شتەی چەندین جار وەبەرهێنەر هاتووە پیشە ساز هاتووە کە باز دەکەین وەبەرهێنەر شەنەی لە بیانی بی وەبەرهێنەری خۆماڵی شانی باز دەکەم هاتووە چەندین جار لیژنەما پێکەینایە چوینە شوێنەکەمان زرد کردێ کابرا پاش زەردەکە احتیزاری خوازی گوتی زۆر سپاس ئەوە جەدوای اقتصادی نیە من ناتوانم بە ئیشی بخم یعنی خۆتان بۆ خۆتان ئەوە چارە سەر ناکەن لە بەرەوە و خۆی سەرچاوێکی دەهات شە حکوومەت دەگەڕێتەوە ئوستاز ئەمە ئێستا تەوەجوی حکوومەتمان لۆ خەسخەسای لۆ قەتع خاصە ئێستا عێراق بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی داخلی ئەوەی دەبیت منظمەی تیجاری عالمی ئەو یعنی زمنی شروطی وانە دەبی حکوومەت سەبەردەستی هەڵبگری لەو شتانە ئەو برادران ئەو خەڵکانی اعتماد لەسەر خۆیان بکەن بیدایەتی زۆر زەحمەتە زۆر ڕاستە بەڵام ئینشاءالله هیچ وڵاتێکی پێشکەوتوو بە شەو ڕۆژێک نەگەیشتا ئەو ئاستەی إلا دەبی ئەتوو احتیماد لەسەر خۆت بکەی إلا دەبی بە چەند قۆناغەکی زەحمەت سەخت بڕۆی ئەو جەدەگەیە ئەو فەرحی بەس دەبێ ئیرادەیەکی بێز پلانێکی جدی هەوڵدانێکی جدی هەبێ بۆەوە قۆناغە دەپەڕین زۆر ڕاستە سەپلەش بە یەک دەست لێ نادرێت طبعا تا پلان لەسەر کاغەز بێتر چی دەکرێت بەرحال کاک بەسەبە سپاس بۆیەوە بەڵێ بەرزان ئەوەی من تێبینیم کردووە کە ئێوەش تەقیمتان کردووە جوودکاری کوردستان بەڕاستی ئیتر پێویستی بە یارمەتیدانێکی جدی هەیە ئەوەندە بە چندمان خەریکی ئیشکردنە پارەیەکی زۆر سەرفەکە نیوەی پارەکەشی بۆ ناگەڕێتەوە سەرڕای ئەو هەموو ئیجرعاتە و زەریبە و گۆمەرگەتە دوای ئێمە هیواداری سەرنجام خەڵکە بۆلانی پەیوەندیدار گەشت بێ وەکو پێویست بەرسەویان هەبێ تا دیدار خواتان لەگەڵ